دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ کتێبی زەردەشت و گاسەکان لە نووسینی دکتۆر حسێن حەبەش ڕێخست. هاوکارمان گۆران لوقمان کەمێک بەر لە ئێستا لە کۆڕەکە بوو زانیاری زیاتری بۆ وەرگرتوین بابینەری بین. سڵاوی ئێوارەتان باش لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ئەم ئێوارەیە گفتوگۆی کتێبێکە کرێت کە بەناونشانی زەردەشت و گاتاکان لە نووسینی دکتۆر حسێن حەبەش گفتوگۆی نووسەران و توێژەرانی بە دوای خۆی داهێناوە لەگەڵ ئەیوب کێخا ڕۆستەم وەکو یەکێک لە لێکۆڵەران کە ئامادەبووی شرۆڤەکردنی ئەم کتێبە بوو گفتوگۆەکەم. مامۆستا سڵام کاتت باش. گفتوگۆی ئەم جۆرە کتێبانە چی لەبارەوە دەڵێن و ئەم گفتوگۆی سەبارەت بۆ کتێبەکردان ینی چی دەبارەوە دەڵێ جەناب؟ وڵا دیارە گفتوگۆکان بۆ ئەم کتێبانە هەموو کەسێ ناتوانێت بیکە لە بەرەوە بێ خەڵکێ بێ شارەزا بێ بەڕاستی شارەزا بێ خوێندنەوەی هەبێ بەتێکی بەدڵنیایی. مامۆستا کتێبێکی بۆ ناوەی کە جەناب بدوتت بە چاپ گەیاندووە ئێستا ئێمڕۆ هات لێرە قسەی کرد سەبارەتی بەڵام کۆمەڵی زانیاری تیای پێویست بە قسەکردنەکە. ئێمە ناڵێن زانیاریەکانی ئەو هەڵەنینەکانی ئێمە ڕاستن بەڵام زانیاریەکان جیاوازیان لەبینە ئەوەی تا ئێستا لە ناوەندەکانی ئاڤێستان ناسی ئێمە بیستومانە یا لەسەر شاوەکان ناخوێن بێتمانەوە کە یەسناکان بەشی یەکەمی ئاوێستان بەڕاستی ئەمانە بە قەڵەمی حەزرەتی زەردەشت نووسراون ئەم وتی گاتاکان بە قەڵەمی زەردەشت نووسراون بەڵام بێژگە لە یەسناکان هیچ ئیتیفاقێک نەبووە لەمە پێش تا ئێستا لە هیچ ناوەندێکی ئاوێستان ناسی کاوانە بە قەڵەمی زەردەشت نووسراون ئەڵێن مۆغەکانی دینی زەردەشتی دوای زەردەشت نووسیونی دوای ئەو بەڕاستی بەجددی هەندێشتی تر بوو کە عەلا ئەساس ئەم زمانە هیچی زمانی کوردی نێوکە شتیوان نییە یعنی ئێستا منی هەورامی کە ئاوێستان بۆ بخوێنەوە لە ساڵ 2025 تا سیشی حاڵیە بم چونکە وشانەکان یەکن کتێبمان هەیە چەندین وشەمان هێناوە بەراوردمان کردوە لە کتێبەکەمانە بە جیاوازیەکی کەم یا بە دەستکاریکردنیەکی کەم یا بەشکاندنێکی کەم وشەکان هەمان وشەن بەڕاستی من ناڵێم ئەوە وایە یا من ناڵێم ئاوێستا بە هەورامی نووسراوە زمانی ئاوێستا زمانی ئاوێستاییە ئەمە دیار ڕێنووسە بەڵێ بزانم چۆن ئەم جیاوازیانە دەکرێت کۆ بکرێن و لەسەر خاڵێکی هاوبەش ئیتیفاق بکرێن. وەڵاهی ئەوە بە لێکۆڵینەوە ئاوێستان ناس ناوەندی ئاوێستان ناسی هەیە ئێستا لە ئێرانەیە لە هیندستانێ لە ئەوروپایە لە ئەمریکایە بەڕاستی ناوەندی ئاوێستان ناسی هەیە ئەبێ ئەوانەی شارەزان پەسپۆڕن لە ڕێنووسەکانە پەسپۆڕن لە زمانەکە دیارە ئاوێستا بێژگە لەوەی بە زمانی ئاوێستای کەک زمانی کارین پاڵە و سۆران پاڵە و ینی هێنی ساسانی بەڕاستی پایلەوی ساسانی و پایلەوی ئەشکانی نووسراون هەندێک لە بەشەکانی بەو زمانی نووسراون بەڕەنووسی ماسی سۆراتی نووسراون ئەبێ ئەوە قسەیان لەسئیلەوە بکەن. بەڵێمە زانارەکان لای من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بەلایەوە. بەردەوامین هاونیشتیمانێک لە ڕۆژهەڵاتی کوردستان پەیکەر لە